Jafar Mohamed Emin. Vous êtes libre. Relâchez-le. سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵلقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی هونەری و کولتوریەوە هاتووینەتە وڵاتان. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵەکانی هەفتە دەست پێ دەکەین. ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند لە شاری سلێمانی کۆڕێکی بۆ نووسەر و وەرگێڕ شێرزاد هەینی ڕێکخست. لە کۆڕەکەدا نووسەر باسی لە ئەزمموی خۆی لە بواری نووسین و وەرگێڕان کرد. شێرزاد هەینی نووسەر خەڵکی شاری هەولێرە و ماوەی چەند ساڵێکە لە وڵاتی سوید دەژی. منەو ماوەی کە سەردانی کوردستانم نەکرد و ژمارەی کتابی وەرگێڕدراوی ئامادەم هەبوویان ئامادەم کردبوون بۆ ڕەهەندم نردبوون دیارە دەستگای ڕەهەند بە خۆشحاڵی و ڕسپاسەوە کتابەکانیان چاپ کردبوو بۆ ئاشنابوونم بۆ کتابانێک کە بەرهەمی خۆم و پێوەماندی بوون حەزم کرد سەردانێکی ڕەهەند بکەم و لە ڕەهەند لەگەر ژمارەیەک خەڵکی جوان و خوێنەری کتابانە دانوستان و قسەیەکی گەرم بکەین و باسی کتابەکان و ئەزمموی ئەم ساڵە و ئەم کتابە نوێیانەی خۆم بکەم. ئەزمموی نووسینی من خۆی لەو بازنەیە لە دوو بازنەی دیار بەرزەستە کردیەکیان نووسینەوەی هەولێر مێژووی هەولێر ڕۆمانی هەولێر کەسایەتی هەولێر شوێنە تاکەکانی هەولێر و لایەنی دووەم یان چوارچوەی دووەم وەرگێڕانی ڕۆمانە عەرەبیەکانە یان ڕۆمانە ئەزنەبیەکانە لە زمانی عەرەبی بۆ کوردی و سەرپەرشتیکردن و متابعکردن چاپکردنیان بۆ کاتێکی زۆرم بەسەر دەبا و بە ئامادەبوونی دەرهێنەران و ژمارێکی بەرچاو لە ئارەزوومەندانی فیلم لە هۆڵی ڕۆشنبیری قەزای دەربەندی خان لە چالاکیەکی نوێدا ژمارەیەک فیلمی کوردی پیشاندران. چالاکیەکە لەلایەن بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری و هونەری دەربەندی خان و کۆمپانیای مەستی فیلم بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری گەرمیان ئەنجامدرا. ژمارەی فیلمەکان 10 کورتە فیلمی سینەمایی بوون. کارمان لەسەر دوو شت کردووە هەم ئەو فیلمانەی کە زۆر باشە ئەزمموی ئەو خوێندکارانەیە بەشێکیان کە لە ئەکادیمیای سینەما لە سلێمانی دەرچوون هەمووشی ئەم فیلمانە دەرهێنەرەکانیان یان پرۆدیسەرەکانی ئەم فیلمانە هەمووی کەسی گەنجن کە سەرەتای کارکردنیانە ئەزمموی سەرەتایانە لەبەرەوە بە یاخمان بە زیاتر بە توانە و تاقی ئەوانە کە بتوانین لە ڕۆژێکە لە هەفتەیەکە لەم دەڤەرە دوای دەربەنی خان بچینە کەلار بچینە کفری ئەم فیلمانە نمایشکەین. دوای حەوت ساڵ چاوەڕوانی مناڵە ئەمڕۆ هەواڵی بوونی مناڵەکەمان پێ بکەم هەرم ڕۆژزانیم تۆ خیانەتم لێکەی زۆر خۆشحاڵم کە وەکو دەرهێنەرێکیشن فیلمەکەم بەشدار بوو لەم نمایشە و هیوادارم توانێت بێتم خزمەتێکی سینەمای کوردی بکەم و هیوادارم بەردەوام ئەم چالاکیانە لە زیادبوونا بێ بۆ ئێمە سینەماکار زۆر زەڕورە چونکە بەڕاستی لە ئێستا هەر تاکێک کە خزمەت بە کۆمەلگاکە لە ڕێگەی ئەو هونەری پێیەتی هیوادارم کە ڕۆژانە و ساڵانە
ئەم کۆبنەوانە ئامادە بکرێ بۆ ئێمەی سینەماکار زۆر زەڕورە. لە شاری هەڵەبجە و لە ڕێوڕسمێکدا کتێبی شعری سۆزی دووری بڵاو کرایەوە. کتێبەکە لە کۆمەڵێک شعری دلاوەر هەڵەبجەیی پێکهاتووە و یەکەمین بەرهەمی شاعرە. سۆزی دووری یەکەمین بەرهەمی شاعری دوورە وڵات کاک دلاوەر هەڵەبجەییە کە ئەمڕۆ ژمارەیەک لە هاوڕێکانی وەک ئەرچی هاوڕێیەتی خۆیان لێرە بە هاوکاری ئەو هاوڕێیانە بۆ یەکەمین جار لە مەراسیمێکە کتێبەکەیان ناساند و بڵاو کردەوە. ئەم کتێبە کۆمەڵێ شعری لەخۆ گرتووە کە برای شاعیر وەکوتم یەکەم بەرهەمێتی و داهاتی کتێبەکەی بەخشیوە بە فێرگەی موزیکی شنیروێ لەگەڵ ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە. دکتۆر زێدان برادۆستی شوێنەوارناس و ئەندامی پەرلەمانی کوردستان لە مەراسیمێکدا کتێبە تازەکەی بە چاپ گەیەندرا و بڵاوکرایەوە. کتێبی دەڤەری برادۆست کە ناوەڕۆکەکەی باسکردنە لە مێژووی کۆن و جوگرافیا و شوێنەواری دێرین و کە لە پووری دەڤەری برادۆست بە پشتبەستن بە زیاتر لە 200 سەرچاوەی زانستی ناوخۆ و بیانی. ئەو کتێبە دەبێتە سەرچاوێکی مێژوویی بۆ خەڵکی دەڤەرەکە و کوردستان لە نووسینەوەی مێژووی کۆن و پاشماوەی شوێنەوارە دێرینەکان لەو دەڤەرەدا. ئەم کتێبام دوای هەوڵەماندبوونێکی زۆری نزیکەی 6 ساڵە لە 2015ەوە خەریکی کارکردنی ڕۆژ بە ڕۆژی ئەو کتێبین و ئەم کتێبە لە ڕووی ناونیشانەوە کە لە سەرتاوە دەست پێ بکەین تایبەتە بە دەڤەری برادۆست لە ڕووی جوگرافیا مێژوو شوێنەوار کەلەپور. 4 بەرگەی ئەساسین لە پێکهاتی ئەم کتێبە، بەڵام لە ڕووی ناوەڕۆکدا ئەم کتێبە لە 7 بەشی زانستی دابەشکرا و پێک دێت کە بەشی یەکەم تایبەتە بە جوگرافیای دەڤەری برادۆست لە کۆندا تا کودەگاتە ئەمڕۆ شێوازی دابشکردنی و نەخشە کۆنەکان و سەرجەم ئەو سەرچاوانەی کە لە ڕابردوودا باسییان لە تۆپۆگرافیا و جوگرافیای برادۆست کردووە. ئەم کتێبە چەند ئامانجێکی لە پشتە، ئامانجی هەرە سەرەکی لە پشتبوونی بەو پێی کە پسپۆڕم لە بواری شوێنەوار هەستم بەوە کرد کە کوردستان بەگشتیەوە بە تایبەت دەڤەری برادۆست زۆر کەم بایەخی پێدراوە لە ڕووی زانستی و ئەکادیمیەوە. ئەو 4 تەوەرانەی کە لە ناو کتێبەکەدا ئاماژەم پێکردووە پێویستی دەکرد کە خوێنەر هاوڵاتی بەگشتی و دانیشتوان و گەنج و لاوانی دەڤەری برادۆست کە ئێستا دەچن بۆ زانکۆش و زانکۆش تەواو دەکەن زانیارێکی پێویستیان لەسەر دەڤەری برادۆست نییە. بۆ ئێوە ئامانجێکی سەرەکیم بوو کە وەکو تاکێکی کورد وەکو تاکێکی برادۆست هەوڵ بدەم کە بگەمە و هەدەفەی کە هەمە ئەو ئامانجەی کە هەمە برادۆست ببێتە خاوەنی کتێبێکی زانستی سەرجەم خاڵ و بڕگەکانی لە سەرچاوی زانستی باوەڕ پێکراوە گیراون کە دەتوانرێت تا چەندین ساڵی تریش ببێتە دەستپێکێک و پاڵپشتێکی گرنگ بۆ دەرخستنی مێژوو بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان بە تایبەت دەڤەری برادۆست.
شێرزاد حەیدەری یەکێکە لە هونەرمەندانەی ساڵانی تەمەنی لەگەڵ میوزیک و ژەنینی ئەمریکەمان بەسەر بردووە. ئەو هەر لە تەمەنی منداڵیەوە حەز و خولیای فێربوونی میوزیکی تیا دەرکەوتووە و بەردەوام لە چالاکیەکاندا بەشداری کردووە. لە ڕەواندوزەوە بەرەو سلێمانی ڕۆیشتووە. بەم دوایانە میوزیک ڤیدیۆیەکی بڵاو کردوتەوە بە ناوی سۆزێک بۆ پاشای گەورە. لەم بڕگەیەدا زیاتر باس لە ئەزمموی خۆی دەکات و میوزیک ڤیدیۆکا بۆ ئێمەشی دەکاتەوە. ئێمە لە خوێندنگای پاشای گەورە بووین، ئەو کاتەی پۆلی 4 بووین، هەندێکمان پۆلی 5 بووین. لەوێک کۆرسێکی دروست کرد، کۆرسێکی دەنگ خۆی لە مۆسیقا ئەیزانێ. ئێتر ئەو کاتێک کە کۆرسی دروست کرد تقریبەن ئەو کاتەی ئێمە 12-13 کەس بووین لە زۆربەی بۆنەکانی ناو خوێندنگاکە بەشداریمانە کرد. ئیتر دوای ئەوە کە بوو بە یەکی حوتی 77 ئیتر کە قوتابخانە نەما خولێکی مۆسیقای کردەوە. دوای ئەوە ئێمە ئێواش کارەکانمان باشتر بوو ڕۆژانە. ئیتر کە گەیشتینە پۆلیسەی ناوەندی هەمومان چوین بۆ پەیمانگای هونەرە جوانەکانی مووسڵ. ئەو کاتەی تەنها پەیمانگا لە هەموو لە کوردستانە نەبوو. 3 پەیمانگا لە عێراق هەبوو، لە بەسرا هەبوو، لە بەغا هەبوو و لە مووسڵ هەبوو. ئێمە لە مووسڵ وەرگیرین. لە ساڵی 86 ئەوانە زۆربەمان تەخەڕوجمان کرد کە بەڵام پێش 86 ئەوانە تر ئێمە لە ڕۆژانی پەیمانگا هونەرە جوانەکاندا لە زۆربەی چالاکیەکان و فیستیڤالەکانی کە لە مووسڵ ئەکرا ئیتر بەشداریمان هەبوو وەکو خوێندکارانی ئەو کاتەی پەیمانگا هونەرە جوانەکان. پێش ئەوەش کە تەخەڕوج بکەین ئێمە تیپی مۆسیقای پاشای گەورە دەستی بە چکار و چالاکیەکانی کردبوو، ینی لە گەرمەگەرمەی چالاکیەکان بوو. ئەو کاتەی لە هەشتاکان تاکەتی بوو لە هەموو کوردستانە کە 8-9 دەرچوی پەیمانگای هونەرە جوانەکانی تیا بوو. ینی ئیشی زۆر نەوعیمانە کرد لەو کاتێوە بە هەر ئیشیشمان بۆ سنووری ڕەواندز ناکرد. ساڵێک لێرە بووم ناوەندی هونەری هەولێر دامەزرا. ئەو زۆربەی هونەرمەندانی هەولێر و ڕەواندز و باڵەکایەتی و کۆیە لێرە بوون. ئیتر من سەرپەرشتی بەشی موزیک مەکرد لەو حاڵەتە، بەشی شێوەکار و ئەوەش هەبوو شانۆ. پاش 2001 کۆمەڵێک کە چالاکیمان کرد ئیتر برادرانی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی مامۆستا عادل کە لێرە ئەو کاتەی ڕێی سەرۆکی بەش بوو کە یەکتریشمانە ناسی و ئاستەکەی منیشی ناسی وتی حەزەکەم بێتە پەیمانگە لای خۆمان ئیتر دەست بڵیتەوە. خۆشم هەر تاعین ببووم ئەو کاتەی ئیتر یەکسەر گواسترامەوە بۆ پەیمانگای هونەرە جوانەکان. لە پەیمانگای هونەرە جوانەکان تاکو ئێستاش بەردەوامم لە هەموو کار و چالەکیەکانی بەشی موزیک و دەرسی تاکژەنی کەمانچە ئەڵێمەوە. کۆمەڵێک شوێنی تر هەبوو کە بتوانین مەسەڵ لە سلێمانی ئیشی تیا بکەی. ئۆرکسترای سلێمانی هەبوو، ئۆرکسترای سلێمانی یەک بوو لەو ئۆرکسترانەی کە ئیش و کاری جوانیە کرد تایبەتی لە بواری کلاسیکە. ئیتر لەوێ بووم بە ئەندامی ئەم ئۆرکسترایە. پاش چەند ساڵێکی تر ئیتر لە ئیداری ئۆرکسترایە کەش بووم تاکو ئێستا شەر بەردەوامم. ئەو ئیشەی کە ئێستا کە باسی تیەکەم بە ناوی سۆزێک بۆ پاشای گەورەیە کلیپێکی موزیکە تایبەت ئیشێکی وەکو سۆلۆیە، سۆلیست، ینی بە تەنیا ئەسفم کردووە کە لە کەمانچە و پیانۆیە. کەمانچە و پیانۆیە کاتەکەی تقریبان 4 دقە و شتێکە. میلۆدیەکەی هی خۆمە هەر هەمووی
و ئەرنجی لەلایەن هونەرمەند عومەر عەبدوڵڵا کراوە، تەسویرەکەی لەلایەن کاک ئارام غەفوور کراوە، مۆنتاژیش کراوە. کلیپەکەم کاڵێن بە ناوی سۆزێک بۆ پاشای گەورەیە، وەفایە کە بۆ ڕەواندز بۆ پاشای گەورە، بۆ هونەرە جوانەکەی، بۆ خەڵکە جوانەکەی و پێشکەشی شەکەم بە خەڵکی ڕەواندز بە تایبەتی هەموو کوردستانیش شتر هەموو هونەرمەندانیشەوە بە هیوام بەدڵی هەموو خەڵک بێتن. دیارە میلۆدی سۆزی پاشای گەورە تعبیر لە ژیانی خۆمەکاتن. لەو کاتێک کە چوومەتە ڕەواندز لە سەرەتایی ئەوەی کە ئەجیتە هەر شوێنێکیتە تووشی کۆمەڵێک دلە ڕاوچێ و لەو شتانە ئەبیتن، دوایی ئێوە شێواش ئەگونجێ و کە گونجای ئینتەر دوایی ئەگەیتە بە نەتیجەیەکی خۆشی. لە رووسیا کتێبێک دەربارەی کورد و قارەمانەکانی بڵاوکرایەوە. ئەم کتێبە بە ناوی کوردەکان گەلێکی ئازا و ڕەنجدەر و میوان دۆستن لەلایەن یوری داسنی کە نووسەرێکی کوردە و نیکۆلای بۆگای ڕووسی ئامادەکراوە. نووسەران بۆ ئامادەکردنی ئەم کتێبە پشتیان بە ئەرشیفی سەربازی رووسیا بەستووە. ناوەڕۆکی کتێبەکە باس لە چەند قارەمانێکی کورد دەکات کە لە سوپای یەکێتی سۆڤیەتی پێشوو لە جەنگی دووەمی جیهانی دژی ئەڵمانەکان جەنگاون. ئەو کتێباتیە نوویسینێ بۆ ساڵە 2020 ئەگەر ونزانن ساڵە 2020 هەفتەی 5 ساڵیە سەرکەوتنە دەوڵەتە رووسیا سۆڤێت شارێ هەمبەری فاشیزمێ شارێ گەرمان و مە دەست پێ کرد ئەف نوویسینە وێ پرتووکێ ساڵە 2019 دەویە ساڵە 2019 یعنی پاییزێ و باوەرن خەواتە باوەڕ بکەن ئەو خەواتە وێ پرتووکی گەلێک زەحمەت بوو بۆ چ یعنی چەفکانی یعنی ئەرشیف وێ بۆ کوردا ئەوی کوشارکردن نەوی شاری لە کێمن زەف کێمن مثلا بۆ نمون ئەس من لەشان نەماشاندا ئەرشیوێ دەوڵەتە گورجستانێ دەوڵەتە ئەرمەنیستانێ و ئەزەربەیجانێ لەوێ دەر ئەرشیف قەند نەمانە نەکش بوو کووردا ji bo hemî miletî jî em arşîvê xwe ewana yani ev kirine xirab kirine axîr geman nînin û em geriyan ji arşîvê Rûsya. Arşîvê Rûsya de jî ji bo Kurda înformasyon kêm e ji bo çi yani şerê devletê de şervî şerî de başqa kirin nîbû yani çi milete ev statîstîk yani kêm hebû. و ما دەست پێ کرد هێدی ji vir ji vê der û ji înternet û ji arşîva me ew înformasyon hêdî kom kir û ew pirtûkeke yani 600 belgî 600 rûpêlê. Возникла необходимость ответить на многие вопросы о том, как ئەم پرسە سەری هەڵدا کە کوردەکان چۆن باشداریان لە جەنگی دووەمی جیهانیدا کرد لە دژی ڕژێمی فاشیزم. پاشان لە سەراستی سەربازی ئێمە تەماشای ئەو بەشداریکردنەمان کردووە لە ڕێگەی چەند نمونەیەکەوە کە بە درێژایی جەنگ و هەتا بەرلین لە ناو سوپای سووردا ڕۆشتون. ئەم بابەتە سەرنجیمنی ڕاکێشا. بۆ پێی ژمارەی بەشداران نزیک بە 30,000 سەرباز بوو. زۆرینیان توێژی خوێندەوار و ئاگامەند بوون.
هەرچەند بەشی زۆری کوردەکان ئاسایی سەرقاڵی کوشتتوکاڵ و ئاژەڵداری بوون. کوردەکان چوون بۆ جەنگ بۆ پاراستنی ئەو خاکەی وەک نیشتیمانی خۆیان هەڵیان بژارد بوو. دیارە ژمارەی زۆریەم کوردانە لە تورکیاوە گواستبوویانەوە بۆ ئەرمینیا و لەوێەوە بەشداری جەنجیان کرد و بەرگریان لە نیشتیمان کرد. ئێستا لە رووسیا نزیکەی 193 نەتەوە ناویان تۆمار کراوە. هەمویان یەکگرتوون بۆ بەدیهێنانی ئامانجی گەورە و بەرقەرارکردنی سەقامگیری بۆ دەوڵەت و شوێن و خێزانی خۆیان. لەم بڕگەیەدا یەکێک لە سینەماکارەکانی زاخۆ میوانی ئێمە دەبێت. کامیران بێتاسی خاوەنی چەندین فیلمی سینەماییە و توانیوێتی بە بەرهەمەکانی دەنگی کورد بگەێنێتە زۆربەی فستیڤاڵەکانی جیهان. لە ئێستادا سەرقاڵی دروستکردنی فیلمێکی دۆکیومنتاریە دەربارەی دەنگە ڕەسەن و بەناوبانگەکانی ناوچەی بادینان. اف تاثیرات مهاتی کردن یعنی حظ سینما دهم پیدا بی من نخوندیه چند ساله که سرطای اچوم من قصد شورشی که از ما پیش میگه یعنی دیمان کردستانی او بویر کردستانی همو دیمان مان سریم ده و کو مدرسه کی بوملیهات و شانس کی باش من پیره کا باش هبی عوض خدا میکردم پیرامن و کو قطابخانه بی بومن راستی جو سرهات یا چروکا هر تشت دفعه بین شاون نوستنید محمید از بعد چروکت ود نوستم گله تاثیری که آمازل میکرد بتر بوم خوش از هر کاری که بگم از ایش و آزار ولادی خانه شاب بدم شهید شهید داخله ارسالی بیم بوجینی عندي خالتي يدي جمال برجني ينادني از لیدی آیدی بیم نستی توی خانه که من کیفی مو أنا عليكم تروفاكي بقى سوف دول حاضر من سالا 2000 دست بکاری هنری کردم دست بکم اوی بیشی کو کلیپ اکا زاروکا منو که کوان سالی محمد والدک دست بکیدم 2010 پشتوانیا رهبری سینما دو که خوشکان ویانمای پشت گیری کرد بوم من دست کرتا فیلمه که اوج ناوی سلوید بی بریا فیلم سلوید مشیا از بجداری گله بیستوالن جهانی ببم و من گله خلاط بی فیلمی و اگرتن کو پتر حزا سینمایی بوم پیدا بید وقتی پیوتر دبی ما بجداری که لترکیه لإیطالیا لسوئد ما گله بجداری ها بیستوالا کرد جري خالتي كامبي او برهمت من هاي كحطانو كمشي حفت كرتا فيلم ماتشي بكم ونزكي 10 بلغا فيلم ونزكي باش بتر شست فيديو كليب بهنرمندين كورد وچندين برنامج تلفزيوني جوان فيلماج من فيلم شوادريش بيستوالا يلماز جنيبي خلاطي باشتين فيلم لسان بيورجرد اغلبها بتر جروك فيلم من المبخان السيناريو قال جاج اس اكتريت كم قالك حوالي من در هنرين كورد de sa droiture, de sa bonne foi et de sa loyauté envers notre pays. Jafar Mohamed Emin. Vous êtes libre. Relâchez-le. 2014 ورا بچك زحمت كديا تشيك نا فيلم وانا اوج دل سوباسيا دیسا که بجارید کم سرک باشه وانیا زاخو کو فیلم وصیت برهمی وان بی و کار من دماهی که جک اس مجیلی بلگه فیلم کما او بلگه فیلم جک السر دنگ بیجا زاخو دور زاخو نه تنی باجر زاخو ده دور بر زاخو کو اف دنگه چوا پیداد بن دور زاخو من دست سیناریو که کر آوازن مرنه فیلم که دریجه ماوی ساعت و نیوه
ما پێشکەشگیری وەزارەتە ڕەشنبیری و ڕێبەریا سینەما دووکێ هەری کار بین بۆ me ئەمل هیڤینەک و بۆجایك بێت ئەژ فیلمێکی درێژ ئەوێ خەوناخوا بجێ بینم فیلم ji girêdaya jiyana me Kurda ve seranserî bijim rojhelata navî pê ve. نانا تيا ذكر ما منا نخشكي لنا لبنا والكرم الصبان ئیبراهیم فەقی دەڵێت کاتێک نازانی چی بکەیت ئەو کاتە ئیشکردنی ڕاستەقینەت دەست پێ دەکات ئەو کاتەش کە نازانی کام ڕێگەیە بگریتە بەر ئەو کاتە گەشتی ڕاستەقینەی ژیانت دەست پێ دەکات بمێنن با خێر و خۆشی.